ئێستا ئێمە لە بەردەم یەکێک لە نووسنگەکانی تایبەت بە بانکی بێخاڵین کە لەم نووسنگەیەدا و لەو شوێنەدا موچەی کەم ئەندامان و خانەنشین و چەند فەرمانبەرێکی دیکەی حکوومەت موچەیان لێرەوە وەردەگرن. لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر کێشە و گرفتەکانی خاوەن پێداویستیە تایبەتەکان. دوێنێ بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران 13,000 کەس مافی ئەوەی پێدرایەوە بۆ جارێکی دیکە موچەی خاوەنی پێداویستی تایبەت وەربگرن. خاوەن پێداویستیە تایبەتیەکان کە بەشێکی زۆریان لە دواوەی منن چ کێشەیەکیان هەیە. حکوومەت وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی سەبارەت بە پێداویستیە تایبەتیەکانی ئەوان چی کردووە و دەبێت لە داهاتوودا چی بکاو و ئەوانەشی کە لە ڕابردوودا ناوی خۆیان بە کەم ئەندام و خاوەن پێداویستی تایبەت تۆمار کردووە چیان بەسەر هاتووە. من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ بە دوواداچوون لەسەر ئەم پرسە دەکەین. ماوەیەکە موچەتان نەدەدرا. ئێستا حکوومەت بڕیاریدا موچەتان بۆ سەرف کرێ. ئەم بڕیارە ئەم هەواڵە بۆ تو چی گەیان؟ ئەو هەواڵە لەلایەک باشە بەزەکە بگەڕێەوە لە بۆ پێشتری حکوومەت شتی وای نەکردی لە بۆ کەماندانی وەک موچە یعنی 150,000 دینار. ئێستا کوڕەکەی من 100 لە 100 کەم ئەندامە 150,000 یعنی ڕۆژێ 5,000 نه؟ ئارێەوە دەکات لە مانگێک ڕۆژ بێ ڕۆژە بەپێی خۆشی شەشی عدادی تەواو کردی هیچ عیبیشی نەبوو. شەشی عدادی تەواو کرد ئەو زەوافوجایی هۆردوراخی باشە. تۆ وەکو باوکێکی خاوەن پێداویست باڵێ چی دەڵێیتە حکوومەت؟ داخوازیت چییە؟ وەڵە داخوازیم ئەوەیە حکوومەت فکر بکاتەوە ئایا یعنی 150,000 دینار بەشی یەک جەمە خواردنی ئینسانێکی سادەیە نەبرە بیسارەکی دەورەمەندیش. ینی فکردەوەی بکاتەوە ئەوەی پەکەوتووە مەسەرەن سبەینێ بەڵێ سبەینێ مەسەرەن ئەگەر ئیسابک لە بۆ ئەوانە بکە دەرەجە ئزیان سەتاسەتە مەسەرەن پارچە زەویەشیان بداتێ لۆ خۆی ئەو پارچە زەویەی دەفرۆشی بە سیارێکی کەم ئەندامی دەدا. باشە ئەتوو پێم بڵێ حاجیشیان 150,000 لە سەتەکەش بڕی بیان تازەوە تۆبوو تۆ چیلیان بڕی بوو 6 ماڵ. ئەمن کەمەندامم چام هەردووچی کۆرەیە ئەو پێشم بریندارە هیچ ئەوم نییە هیچ ئەمەلەکەم نییە. بەڵێ هیچ ئەمەلەکەم نییە. هیواد نەماوە هیچ هیواد بەس بەخوا هەیە بەخوا هەیە بە هیچ کەسێک. ئەمڕۆ هاتی معاش وەرگری؟ هاتم معاش وەرگرم هەردووچیان ئێستا وەرنەگرێت ئەو چام هەردووچی کۆرەیە ئەو پێم بڕایە ئەو پێشم بریندارە. چەندە مانجێت چەند وەردەگری؟ 150,000 150,000 بەغدا 300,000 بۆ خێزانداریان نا خێزاندارم 6 مندارشم هەیە. یعنی مەسروف لەسەر تۆیە؟ والله ئەولادشم هەیە مساعدەمەکەن تێگەی بەغدا 300,000 نارەدا 100,000 ناری جەژنانەیەدا لە خوای بەزار بستە معاشکار ڕاستی لە هەموو مانگان دەماندنێ مەمنونی خوینە بۆ ئەوەندەش دارە شکری خوینە. ئەگەرە تو مانجی 100 ملیۆن یعنی مەبەستە چییە؟ تۆ تێم بگەین لە تێوە ماجێ 300,000 وەکو بەغدای لێبێ؟ طبعا هەز دەکەیت یعنی مەبەست لەوەی بەشت دەکات بەو 300 خێزاندارم وەزم خراپە بەشم 300 باشە. ئەمە لەو حەوزە بشکایە بەڵێ حەوزە بشکایە ئەو پێم پلاتینە ئەو پێم پلاتینە ئەو پێشم بڕایە هەردوو ساویشم کۆرەیە 150,000 بە عیادەکەم ناکە. باشە تۆ پێم بڵێ مەبەستت لەوەیە دەبێ حکوومەت بیر لەوە بکاتەوە نەخۆشخانەیەکی تایبەتتان بۆ دابنێ؟ حکوومەت نەخۆشخانە تایبەت بۆ نەخۆشاندانێ ئاگەر لە فەقیر و فقراتەبی ئاگەر لە سەقەتانەبی ملیمە لە من حکوومەتە ملیمە سەقەتم لە باتی بسم لە زادەی درۆزێ بکەم حکوومەت بەخێوم بکە. گەلێک لە مێژە موچەتان حکوومەت چەند قەرزارتانە؟ والله نازانم هەندێ پیاوەکەم وەرگرتیا بەخۆ بەپڕەکەم چوو. کوڕەکەت کەم ئەندامە؟ بەرێ باشە ئەتودایە حاجی گوتت پارەمان لە مێژە نەدراوە؟ ئارێ والله چەند دەبی؟ والله نۆمان کوترەکەم تر نییە مانگە ئارێ وڵا کتەکەم پێویستی زۆر هەیە و پارەکەشی کەمە. پارەکەی کەمە؟ بەرێ چەندی وەردەگری؟ 150 بەشە چی دەکا؟ بەشی ناکە؟ ناوڵە ناکە بە قوربات بەشی ناکە؟ ناوڵە بەشی ناکە. باشە تۆ
ینی چ دەرەیتە حکوومەت ئێستا والله عم دەرم معاشەکە لۆ زیادکەن و ببتە چەند باشە والله سێسەتیانە دەنێ دووسەتیانە دەنێ معلوم بۆندەی گونا ئێستا حەمە چەندیان بدەنێ بۆ تۆ وەکو دایکێکی خاوەن پێداویستی کەم ئەندام والله من حەزم لێ ماژی سێسەتە هەر منداڵەکەی تۆ کچە ئەری بەری باشە مانگانە بە چەندی خەرجەکەی دەردەچی والله ئەوزا من شوان بەسەد دەرەسی ینی 300,000 باشە 200 باشە یان 150ەکە نا والله 150 مەغدورن بابی بام حەزەکە زووتر معاشەکەیان بدەنێ منداڵوان هەموو فەقیرن هەموو دەستکورتین بەخوای ئەگە معاشەکانە بە هیچ بەڕێوە ناچین ینی ئەو ماشە بۆ ئێوە سەرورە ئاری وڵا دوو منداڵم کەماندامە بەخوای ئەگە معاشەکانە بێ ناتوانم بەخێوان کەم تۆش کوڕەکەم تۆ دوو منداڵکەمە معاشیان لێ بڕی لەلاتە لە نەهەناوەڵا لەکنم لە نەوتانی بێنم لە نەهاق معاشەکان لێ بڕی غەدریان لێ کرد بەخوای قدریانێ ئارێ بەخوای لە نەهاق معاشیان لێ مانگا نازم چەند باشە ئێستا دوێنێ ئەنجومەنی وەزیران بڕیاری دە موچەتان سەرف کردێ ئەم بڕیارە باش بوو بۆیەوە ئاری وڵا هیوادارین بەس قسەنە بێ ینی کردداری ئێستا هاتون بۆ معاشوانە باشە ئێوە چەند معاش حکومەت چەند معاشیەوە قەرزە وڵا بڵێم چەقەدارن نۆمان نۆ معاش نۆ نۆ معاش قەردار ئەدی باشە چۆن دەتانەوە پارە وەرگرنەوە ینی مانگانە یەک و معاش زیاد بکریان هەمووی پێکەوە وەربگرن والله حەزەکەین پێکەوە بدرێ باکە پێکەوە بدرێ باشتر نییە يعني لو كم عندهم 150 ورقة لبرته ها هذه كم نيا أمنا ويكسر نقصاني يككم كم عندهم لين برا لبرتنا ئەوە چی مدنا تۆیە والله هيك من الله خويا يرمتي بەس یارمەتی بس يرمتي ده باشە پەیامی تۆ بۆ حکوومەت چییە هو حكمة ده كم معاش من لو زياد كلو كم عندهم لبروي بش منك ئەی معاشەکانی ترکە لە لای حکوومەتە چۆن بتانداتەوە والله قد ما عندته لسريق ممنون يعني بس حق ما يا حكمة أو حق ما عندته بەڵام ئەمڕۆکەوە معاش وەربگرن إيه ورد أقرم بس يكسر معاش براين من داركم منداڵەکەت کە مەندامە بره يكسر بالكولا معاشي برايا باشە معاشەکە چەند ئەوان دەڵێن 300 هەندێک دەڵێن 200 والله سياسة بربا بيستيتي ینی 300 ئەگەر بڵێن ئەگەر حکوومەت پەرلەمان بڕیار بدە لە مەودووە کەم ئەندامان پاشەوەی ناویان پاک دەکرێتەوە ئەوانەی کە بە نایاسایی ناوی خۆیان بەکەم ئەندام نووسی و ئەوانە پاک بکرێنەوە معاشیەوە بێت بە 300 کێشەتان نامێت نا والله دای حەزی بە 300 ڕازی تۆ مانجێ 300 بەشمان ناکە بەخوای بەش ناکە تۆ خۆت خاوەن پێداویستیان منداڵت کوڕەکەشم برایە کوڕەکەت بڕایە کچەکەی وەرەگرن کچەکەش بەش ناکە یعنی دوو منداڵت هەیە دوو منداڵی خاوەن پێداویستی هەیە کەم ئەندام ژیانت زەحمەتە زەحمەتەکرێتینە یعنی لە چینی تەواوی هەژاردا ئەگەر ئەو پارەیە نەبی وەسط خراپ دەبێت کرێتینە مێردەکەم پیرە اختیارە ئیشتی پێ ناکرێت ئیشی پێ ناکرێت تەقاوی پشتی تەقاویتی هەیە و مەست بۆنجە پارەش چ دەڵێیتە حکوومەت چ دەڵێیت دەرم مندۆمان زیادکە 300 بی 400 بی زۆر قەڵە باڵغا کەم ئەندام و چەندە لێرە وەستاونێەوە وەڵا لە مێژە وەستاینە چەند دەبی ینی لە مێژە نێچکە نیسحات دەبی نیم ساعت لەبەر ئەو ڕۆژەنە ئەرێوەڵ لەبەر ئەو ڕۆژێنە ئیزدەحامیەکی زۆرە زۆرە چاوەڕێ دەکەی کێ و موچە وەربگریت وڵای چاوەڕێ دەکە کە بێ ژۆرە وەربگری و بڕۆی نەکراوەستی لەبەر ئەو هەتاوە پێشمەرگەی سەنگەرە کردیان 250,000 ئەوە چەند ساڵە لەوەتی 5 ساڵە کردیانە 250,000 نامانوێت 250,000 بەس لەوەی ئەوانەی هەچینی هەژارن دەبی بە ماشەکەیاندا حکوومەت بچێتەوە ئیدارە ناکەین 250,000 زۆر کەمە جاروەیە چل شەو جارەکە جاروەیە دەفتە 50 شەو جارەکە ئەمە داواکمان هەیە ئەو کەمەندامانە کە ئێستاکە لێرە معاش وەردەگرن ئەمە سێتا چوونیەوە لوزنە ئێستاکە سێدا لوزان پێکردینە داوا لە وەزیری دەکەین بێت سەرخە بەش کولمان بەجێرەی بە ڕێژەی کەمەندامەکەی معاشکان و چاپ بکە ئێستا بە ڕێژەکە ڕێژە نیە ناوەڵ هەموو ئێستاکە کابرا هەیە هیچ کاسی پێ ناکری 150 وەردەگری هەیە بژێ ژیانی هەیە لەوان دەوامش کەشی هەبی بەس بەجێری کەمەندامەکە 100,000 وەردەگری بێستاکە ئێستام لە مال منداڵم هەیە بیرکۆڵە هیچ ئیشەکی نییە لە ینی نەعەدالەتی هەیە لە زۆریش هەیە نەکەر هەیە ینی کابرا 150,000 ئیش پێ دەکرد هەشە لە ماڵی 150 بەس بای دەرمانەکە نەکە لە بۆی بکڕێت باشە لژ نایە چەند لژ نەکرا کاکەجا خەڵکش زۆریان دەرهێنا فێڵ دەکرێت چۆن یانی ناکە فێر ناکرێت بەس کە ڕێژەکە دەردەچی
لازمە بەجێری ڕێژەکەی ماعشکل و سابکری ئەمە سێدارە لەژنا پێکردن هەتا ئەستا هەر بۆ چ خۆتی باشە کەمترین موچە چەندە؟ کەمترین موچە ئێستاکە 100,000 زیاتر موچە 150,000 کەوایە بەشی کەمەندان بەش هیچێکی ناکە نەوەڵای بەش ناکە؟ ناڵە بەش ناکە برەش کەمەنداوی چەند دەبێت تۆ لەبەرەوە گەرمایە؟ وەڵای 2 ساعت دەبێ من ڕاوەستاین ئارێ بەخۆ ساعتەکە لێرە بە 2 ساعت بەرم ناکەی ئەگەر منداڵەکەم بینا بە وەکانەکەی هەتا هەموو ناکە لێ ڕاوەستن هەر پەشی حەفازەکەی ناکە بەستە زمان حەفازەی دەوێت هادیکو نایە براشی هەر پەشی ناکە هەموو ڕۆژە حەفازەیەکی بۆ دەکڕی هادیکو ناکڕی کاکە ئەی دەرمان برام دەرمانە حەفاز دووەمە منداڵە لە ماڵێ نازی تایبەتی هەیە ئەوە زۆر شتێ داوای دەکەم منداڵەکە داوای نەکە دەبێت لێ بکە لەبەر نقصان لە ماڵ باشە پێداویستەکان چیە بەڕاست کەسێک کەمەندامی نییە لە ماڵ نازانی دەڵێ 150,000 چی ئایوێتی کابرا لە ماڵەوە وەردەی بەس تۆ پێی بڵێ دەردی خۆتی بۆ باسکە بزانم چییە بێ کاکە علی بەلاشە بەلا حەفازەیە کورە حەفازەیە کورە شیرە تێدەگەی کوراوە جل و بەرگە بابی من دەرمانە ئەوە دەری خزمەتکردنە بە ئەی من خوارە ئەوە نیە ئەلی بابی کێچاتی ناخۆش نییە زۆر بەتان کرێچینە زۆر کرێسیە کرێچینە زۆر وڵا زۆری کرێسینە کرێچینە وڵا زۆری کرێسینە باشە ئەو لژدانەی دانراوە کە پشکنین دەکات چەند ڕێژەی کەمەندامی هەیە باشە ڕژنەکاریان باش بوو باش بن ینی ئەوانەی کەمەندام نەبوونە پێشتر دڵنیای لەوەی کە هەموو پاکراونەتەوە ناوەکانی زەحمەتە پاکراویتەوە زەحمەتە چۆن دڵی زۆر پاکراوەتەوە عەدالەت هەبوو لە ژنەکە زۆر عەدالەت هەبوو زۆری شەبوو ژێر لێ بەسیە ئیش بە ئەنجامەکەی ناکەن باشە تۆ دەڵێ چیدایە وڵای ئەمن دەرم داوا لە حکوومەتی کابینەی نوێ دەکەم ئەو 150,000 چی پێدێ باشە تو خاوەن پێداوی سێم هەیە مەنگۆلا دووشان کەم بینە تۆ ڕاوەزرا سێ من کەمەندامت هەیە بەڵێ سێ دانە بەڵێ یەکیان چییە؟ دوانیان زگما کرد یەکیان ئەو کەنا بیلکۆ باشە کەوایە بەڕاستی تۆ لە وەس ئەشی خراپدا زۆرش بەشت نا ئەرێ وڵا زۆریش ئەز ئالێرم سێ مەرگتەوە مۆزەفەچان پێم دەرێ ئێشی دیکە زۆر ناگری گوتم ئەو سێ کەمەندامان بریا ئیتوبە خزمەریشی پێدا کردم ئەلێرانە دەگو هێچکە زۆر ناگری سێم برد بوو هێچکە زۆر ناگری گوتم بریا ئەو سێ مندارم ئیتوبە من نەبە باشە موچەکە باشە موچەکە ناوەڵە باش نیە بەسمان ناکە پیاوەکەشم 220,000 کرێچینیان ناوەڵە خانی خۆتان یانی دەتوانن بژین ناوەڵە ناتوانین بژین یعنی نەبری و نەژینە ئەوەیە نەمری و نەبر و نەژینە بەس لە هەمووی ناخۆشتش لەبەر ئەو ڕۆژەیە ئەو ڕۆژەی نارمسینە بەرسی بەرێ دستانانیش لە بە بارانە یعنی و زیانت خوا باشە ئومێدت هەیە ئەو حکوومەتە کەیشەکانتان وڵی ئەو کابینەی نوێ چاوەڕێ دەکە ئەو کابینە ئێستا لەوەندی زۆر باشتر بڕوا بکە کە پارەی قەرز دەکەم کە کچەکەم کەم ئەندامە یەکەم چاوی زعیفە دووەمی نەخۆشی سەریە پارەی قەرز دەکەم لەگەر ئەو معاشەی دکتۆری پێ دەکەم یعنی ئەوەکەی قانونە بەردەوام عیلاجی بە بەردەوام خۆرەوە حینەگی بە 50,000 یعنی تو بزانێ ئەو مەسرەفە گرانەکە ئەو معاشە بەشی پێداویستی ئەو کەم ئەندامەینەکە یعنی ئەو چ زروفە تازە لێ زەرم لە کلیەمدا هاتیمەوە ئەوە هەموو عیلاج ئەومە لەناو چیەوە هەموو ئەوە فایلی نەخۆشیەوە کا ببینیم زەحمە نەبێت ئەوە بووی نەخۆشیە بەخۆیشم لە مارە هیچتەش 150,000 بەشم ناکە پیاوم لە دەرمان و سەرف کرد زۆرم سەرف کردێ بەخوا مانگەی کومەرگرتێ مانکە جەوە دایتمە دکتۆری هەموو مانجە لە دکتۆری بەخوای تا ئەن لە ڕزگار پێداویستەکە چێ من کچە کوڕە ئی خۆمە بەخۆم سرم سێ جار عملیات کرا سرم عملیاتە یعنی کلیم بەردی پیادەکە ئێستا چەند لژنەیەک دانراوە ناوەکانیان پاک کردوتەوە پاک دەکەن چۆنی تێدەگەی لە وەسا ئەوە یەکەم جارە ئەوەی بکەن ئەوە دەبواە ئەو دزرانە ئەو دکتۆرانەی لە کاتی خۆی ئەو عادەمەیان ئەوە کردیە کە ئەوە کەم ئەندامە دەبواە مەعاسبەی وان بکەن نەک ئەو فەقیر و فەقارە بینن لێرە هەموو جارە لۆ دزرایاندا بدێت کەواتە تۆ دەتەوێت ئەوەی خەڵکێکی بە ناوی کەم ئەندام نووسیوە سزا بدرێت سزا بدرێت چییە؟ مادەم کەم ئەندام نیە ئەنگوستە چشکایە لۆ کەم ئەندامی ئەم دوو لاقم نییە موچەکەت وەگرت؟ دڵت خۆش بوو موچە خۆش بوو بە سێدێکە ناخۆش مردین لە گەرمان گەرمە؟ ئەریوە لە ستانم سارد ئەوە لە پێش ئەو بارانەی زۆر گەرمە زۆر چەندە لەبەرەوە ڕۆژەی؟ لە ساعت 9 لێرەمە بەقڕ ساعت 9 والله ئێستا ساعت چەندە برادەرە؟ 11:30 2 ساعت و نیوە ئەتوو لەبەر ڕۆژێ لەبەر ڕۆژی چی دەڵێ باقە باقە خۆشبی ئەو چی ئەو تەیە ئەو حکومەتە ینی شایستەی هاوڵاتیان و خاوەن پێداویستی تایبەت نییە ئەدیکو حەق ئەو عالەوە حەق نێت خواوە لێمان بێ حەق ئەو هابی کە حەق مایە بەنە
خاوەنی پێداویستە تایبەتیەکان دەڵێن کێشێکی یەکجار زۆرمان هەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە کەمی موچە دواکەوتنی وەرگرتنی موچە کە لە دوای وەزارەتەکانی دیکە موچە وەردەگرن ئەوان دەڵێن لەم گەرمایەدا و لە زستانیش لەبەر باران لە شوێنی نەگونجا و بە سەعات ڕادەوەستین تا موچە وەردەگرن. بڕیاری دوێنێ ئەنجومەنی وەزیران بە سەرفکردنی موچەی 13,000 خاوەن پێداویستی چۆن جێبەجێ دەکرێت کەی ئەوان موچە وەردەگرن. ئەو قەرزانەی کە لای حکوومەتە چۆن ئەو قەرزانە حکوومەت دەداتەوە خاوەن پێداویستیەکان کە تاوەکو ئێستا 8 موچەیان لای حکوومەتە. ئێمە لەگەڵ بەپرسانی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی دەدوێن هەوڵ دەدەین وەڵامی زۆربەی ئەو پرسیارانەمان دەست بکەوێت. سەبارەت بە بڕیاری دوێنێ ئەنجومەنی وەزیران کە ئیتر بۆ لە مەودووە موچەی 13,000 خاوەن پێداویستی دەگەڕێتەوە. ئەمە دەچێتە بواری پراکتیکیەوە کەی موچەکانیان وەردەگرن. بەڵێ کاک کامەران هەروەک بە خۆتان دەزانن لە ساڵی 2016 وزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بڕیاریدا پێداچوونەوە بە لیستی کەمەندامان بکات و لە ڕێگەی وزارەتی تەندروستی لە ڕێگەی لیژنە پزیشکیەکان ئەو بڕیارە چۆ بواری جێبەجێکردنەوە لە ئەنجامدا نێزیکەی 22,000 کەس یان لە لیژنەکان دەرنەچوون یان هەر سەردانیان نەکرد. ئیتر ئێمە وەکو وزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کۆبوونەوەیکی تایبەتمان هەبوو لە کۆتای ساڵی 2018 لەسەر ئەم بابەتەیە کە بزانین ئایا ئەوانەی کە دەرنەچوونە لە لیژنەکان چ ڕێوشێنێکیان بۆ بگرینە بەر. ڕایەک هەبوو کە ئیتر ئەوانە لە لیژنەکان دەرنەچوونە پێویستە موچەکانیان با بڵێن هاوکاریەکانیان ببڕێت. ڕایەکی تر بەڵێ ڕایەکی تر هەبوو کە بەڕاستی ڕای زۆری نەبوو پێمان وا بوو کە ئەمانە کە یەکەم جار ناوەکانیان داخلی لیستەکان بووینە هەر بە بڕیاری لیژنە پزیشکیەکان بووە بۆیە ئەمجار کە دەرنەچوونە یان سەردانیان نەکردووە دەرفەتێکیان بۆ بڕەخسینینەوە کە ئەوە هەر دەبیتە مافێکی سروشتی خۆشیان بۆ ئەوەی تانە لە بڕیارەکە بدەن دووبارە لیژنە پزیشکیەکان پێک بهێنرێنەوە و ئەم بەڕێزانە سەردانی لیژنە پزیشکیەکان بکەنەوە. لە ئەنجامدا ئەو 22,000 کەسە سەردانی لیژنە پزیشکیەکانیان کرد. سوپاس بۆ وزارەتی تەندروستی کە دووبارە هاوکار بوو وزارەتی کار بە هەموو ستافەکەیەوە بە هەموو موازەفەکانی خۆیەوە بەڕاستی هەوڵ و ماندووبوونێکی زۆریاندا بۆ ئەوەی بە شێوەیەک لە شێوەکان ئەوانەی کە بەڕاستی لە مافی خۆیان بێ بەشبووینە دووبارە سوودمەند بن بە مافەکانی خۆیان. لە ئەنجامدا لە ئەنجامی ئەو ژمارەیە کە گوتمان 22,000 کەس بوو 13,000 کەس لە لیژنەکان دەرچوونەوە. ئەم 13,000 کەسە کەواتە 9,000یان 9,000 کەسیان یان سەردانی لیژنە پزیشکیەکان یان نەکرد یان سەردانیان کرد و ڕێژەیەکی تەواویان بەدەست نەینا کە بە کەمەندام لە قەڵەم بدرێن. باشە ڕێژەکە بۆ خۆی چەندە هەندێک جار یعنی لەگەڵ خاوەن پێداویستە تایبەتیەکان قسەمان کردووە دەڵێن زۆر جار ئێمە ینی ڕێژەکەمان 100 موچەکەمان کەمترە هەندێک جاریش ڕێژەکە لە 150 موچەکەی زیاترە. بەڵێ ئەوانەیە ئەو کەمەندامەکان خۆی لەسەر دوو ئەساس دابەشکراون بەشێکیان ئەوانە کە داهاتێکیان هەیە موچەیەکی ڕسمیان هەیە ئەوانی تر هیچ موچەیەکیان نییە. ئەوانەی کە هیچ موچەیەکیان نییە دانرای کە ئەوانە ماگانە 150,000 دینار وەکو هاوکاری پێیان بدرێت ئەوانەی کە موچیان هەیە 100,000یان بۆ دانراوە. هەر لە چوارچێوەی ڕێنمایەکاندا ئاماژە بە ئەوە کراوە کە ئەوانەی کە موچیان هەیە ڕێژەی کەمەندامیەتیان نابێت لە 70% کەمتر بێتن و ئەوانی تریشیان بە پێی جۆری کەمەندامەتیەکە دەگۆڕێت 155 هەیە بۆ جەستەی کەمەندامەتی جەستی 165 هەیە مەسەلەن بۆ نابینایان بۆ نابیستان و بۆ جۆرەکانی تری کەمەندامەتی کەوایە دڵنیا پرۆسەکە باش بەڕێوە چووە. هەندێک جار خاوەن پێداویستێک دەڵێ کاکە غەدرێک لە منکرەوە مافی ئەوەی هەیە جارێکی دیکە خۆی لە ئەساسدا هەروەک باسم کرد یەکەم جار ئەوانەی کە دەرنەچوو بوون ڕایەک هەبوو کە ئیتر پێویست ناکرد دووبارە ژنام بکرێتەوە بەڵام کە جاری دووەمی شەر دەرنەچوونەوە ئیتر پێم وابیتن هیچ مەجالێکیان نامێنیتن. باش بەڕاست کاک یوسف موچەکەی ئەوان خاوەن پێداویستین
پێتان وایە ئەو موچە بەشی ژیانیان بکە لە کاتێکدا هەندێک خێزان ئێمە لەگەڵیان دوای سێ ئەندام ینی خاوەن پێداویستی هەیە. بەڵێ خۆی کا کامەران چەند کەس لە ناو خێزانەکە خاوەن پێداویستی تایبەت بن سوودمەند دەبن لەو مافەی. بەڵام لەگەل ئەوەش من هاوڕای جەنابتم بەڕاستی 150,000 دینار ناتوانێتن هەموو پێداویستیەکان و هەموو داواکاریەکانی خاوەن پێداویستە تایبەتەکان بینیتە دی. بۆیە ئەوەی کە بە 150,000 مایتەوە ئەو هەلومەرجە دارایە نەخازراوە بوو کە بەسەر هەرێمی کوردستان داهات و هەتا ئەمەش بوویتە سەبەب کە لە 2013ەوە تاکو ئێستا هیچ ناوەکی نوێ تۆمار نەکرا وەکو خاوەن پێداویستی تایبەت. باشە پرۆژەتان نییە چارەسەری بکەن لە پەرلەمان یاسایەکی بۆ دەرچی یانداوە لە حکوومەت بکەن لە وەزارەتی دارایی؟ بە لە خۆی لە ڕاستیدا ئێمە یاسامان هەیە ڕێنمایشمان هەیە. تەنها ئەوەی بربەست بوو ئەوەی گرفت بوو باری دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بوو کە خۆشبەختانە دەبینین بەگشتی باری دارایی بەرەو باشتر دەڕوانی ئەگەریەوە هەیە موچەکە بە دڵنیاییەوە و هەتا لە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر سید بکەن بە شێوەیەکی زۆر ڕوون ئاماژە بەوە کراوە کە ژیان و گوزەرانی توێژی خاوەن پێداویستی تایبەت دەبێت باشتر بکرێت. باشە سەبارەت بە موچەی خاوەن پێداویستەکان زۆر جار دوای وەزارەتەکانی تر موچیان پێدەدرێت ینی پێدوانی ئەوان خاوەن پێداویستین دەبێت ئەفزەڵیت بۆ ئەوان بێ ئێمە وەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی هەموو جار پێمان وا بووە کە یەکەم وەزارەت پێویستە موچەکانیان وەرگیرێتن بەڕاستی دەبی ئەو توێژانە بن کە پێویستیەکی لە ڕادە بەدەر یان بە موچانەیە لەوانش توێژی کەمەندامان و پێشتر کە پرۆژەی چاودێری خێزان هەبوو ئەو خێزانانەی کە هیچ داهاتێکیان نەبوو ئێمە پێمان خۆش بووە و بەردەوام داکۆکیمان لەوە لەسەر ئەوە کردووە کە ئەم توێژانە زووتر لە کەسانی تر بە موچەکانی خۆیان وەرگرن. باشە 1,000 موچەخۆر هەیە ئێستا لە نێو هەرێمی کوردستاندا کەمەندامان خاوەن پێداویستە تایبەتەکە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە بە دوواداچوونمان کردووە سەیریان دەکەین لەو شوێنەی کە پارە وەردەگرن لە نووسنگەکانی بانقەکانی تایبە شوێنی گۆنجاو نییە ئەوان خاوەن پێداویستین لەبەر ڕۆژ بەم گەرمایە و لە وەرزی زستانیش بەم سەرمایە لە دەرگاو وەستاوە. کاکەمەران ئێستا 1,000 کەس وەکو کەمەندام موچە وەردەگریت یان با بڵێن هاوکاری وەردەگریت بەڵام ژمارەکە ئەوەندە نییە هەروەک ئاماژەم پێکرد ئەوانەی کە لە لیژنەکان دەرنەچوو بوون دووبارە دەرفەتیان بۆ ڕەخسەنراوە کە ئەوانە بەشداری یان سەردانی لیژنە پزیشکیەکان بکەنەوە لەوانەش هەروەک ئاماژەمان پێکرد 13 کەسیدی دەرچوونەوە کەواتە 13,000 کەسیدی دەرچوونەوە کەواتە ئۆتۆماتیکی ژمارەکە دەبیتە و 94,000 کەمەندام. باش شوێنیان شوێنەکان ینی گونجاو نییە بۆ موچەوە بڵێ بەخۆت دەزانی ئەوە پەیوەندی بە لایەنێکی ترەوە هەیە بە ئەویش وزارەتی داراییە پارسال لە چوارچێوەی کەمکردنەوەی خەرجیەکان وزارەتی دارایی بڕیاریدا چەندین نووسنگەی خۆی کە تێیدا موچەی کەمەندامان دابش دەکرێتن نەهێلێتن بەڵام لەگەڵ ئەوەش ئێمە وەکو وزارەتی کار سەردانی وزارەتی داراییمان کرد و هەوڵماندا قەناعەتیان پێبینین کە ئەو بڕیاریان هەڵوەشتێنینەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا پێویستە زیاتر ئیحتیمام بەو جانبە بدرێتن و هەوڵ بدرێتن بەڕاستی کە کەمەندام دەچێتن موچەی خۆی وەردەگرێتن ناچار نەبێتن چەندین کاتژمێر لە چاوەڕوانیدا. باشە ئەو 13,000 کەسە بە نزیکانە موچە وەردەگرن؟ بەڵێ بەدڵنیایەوە بەڵێ ئەو قەرزەی لای حکوومەتە چۆندا بەش دەکرێت گە زانیاریتان هەوێت چەندەمە پەیوەندیدارە بە وەزارەتی دارایی. ئێمە وەکو وەزارەتی کار کۆبوونەوەی خۆمان کرد کە نونەرایەتی ئەنجومەنی وەزیرانیش بەشدار بوو ئەو کات بڕیارماندا ئەوانەی کە لە لیژنەکان دەردەچنەوە ئەو موچانەی کە وەریان نەگرتووە بۆیان دابین بکرێتەوە بەڵام بە خۆت دەزانی نزیکەی 8 مانگە موچان وەرنەگرتووە ئەو هاوکاریان وەرنەگرتوتەوە بۆیە بە دڵنیایە وەرگرتنەوەی هەموو مانگەکان هەمووچەی هەموو مانگەکان بەسەریەکەوە کارێکی وا ئاسان نابێت بۆیە ئەوە دەگەڕێتەوە سەر وزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیران چ میکانیزمێک دادەنێن بۆ ئەوەی کەمەندامان میکانیزمێکتان پێ باش
ئەگەر بەڕای ئێمە بیت ئێمە پێمان باشە هەر هەشت مانگ بە یەکەوە سەر بکرێت بەڵام بە دڵنیایەوە ئەوە شتێکی واقعی نییە بۆ ئێستای هەرێمی کوردستان و بۆ ئەو بارە داراییە کە حکوومەتی هەرێمی کوردستان پێدا تێدا خاوەن پێداویستەکانی تایبەت دەڵێن ئەو موچەیە کە ئێستا ئێمە وەری دەگرین بە بەراورد لەگەڵ موچەخۆرانی عێراق و تەواوی دنیا ڕێژەکەی یەکجار کەمە پێویستە حکوومەتی ئێستای هەرێمی کوردستان بە دوواداچوونێکی جددی لەسەر بڕی ئەو موچەیە کە ئێمە وەری دەگرین و هەروها پێویستیشە بەر لە وەزارەتەکانی دیکە پێویستە موچەی خاوەن پێداویستە تایبەتیەکان پێش وەزارەتەکانی دیکە بدرێت دیارە ئەم هەنگاوانە پێویستی بە دیراسەیەکی قوڵی ئەنجومەنی وەزیران و پەرلەمانی کوردستانە تاوەکو بە یەکجاری کێشە و گرفتەکانی خاوەن پێداویستە تایبەتیەکان چارەسەر بکەن تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە خواتان دەست پێێت.